قسە باسەکەم لە سەر کۆچی دوایی یەکێک لە نووسرە دیار و زمانزان و وەرجێڕە دیارەکانی کورد کە ئەویش دکتۆر عەزیز گەردیە کە لە تەمەنی 73 ساڵیدا کۆچی دوایی کرد. ئەمڕۆ هەواڵی کۆچی دوایی بڵاوکرایەوە. دیارە سەرەتای پرۆگرامەکە قسە باسەکەم لە سەر دەستپێکی ژیانی دکتۆر عەزیز گەردی ئەو ناوی تەواوەتی عەزیز ئەحمەد عەبدوڵڵایە کە لە ساڵی 1947 لە بەحەرکەی سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە. ئەو هەر لە منداڵی و خولیای و تاسی شعر و ئەدەبیاتە بێت و بەتایبە شارەکانی نالی و عەروزەکەی وە هەروە خەلیلی فەراهیدی زۆر کاریگەریان لەسەری هەبووە. ڕاوەنبێژی نۆبەری نووسینی عەزیز گەردیە کە لە ساڵی 1968 بۆ 1969 لە ماوەی ساڵێکدا بە سێ بەرگەی نووسی و لە سەرەتای ساڵی هەفتەکانیشدا چاپیانەکات و بڵاویانەکاتەوە. پاشە کتێبەکانی ڕاوەنبێژی لە ئەدەبی کوردی هەروەها ئەدەب و ڕەخنە و هەروەها ئەدەبی بێگانان و پیاوێک و سەرەوا و کێشی شعری کلاسیکی کوردی ئەمانش بەرهەمەکانی کە چاپ و بڵاوی کردوتەوە بۆ خۆی دەرچووی بەشی زمانی فەڕەنسیە لە زانکۆی بەغداد لە ساڵی 1994 بۆ ساڵی 1999 بڕوانامەی ماستەر و دکتۆرای بەدەستێناوە. ئەویش تێزەکەی بریتی بۆ لە سەرەوە و کە لەسەر ئەم تێزە دکتۆراکی بەدەستێناوە. شاکاری داخستانی من کە لە نووسینی ڕەسوول حەمزە تۆڤە ئەو وەریجێڕاوەتە سەر زمانی کوردی ئەوەندە بە جوانی کاری وەرجێڕانێکی بۆ کردووە کە هەرکەس بیخوێنێتەوە وازانێ خۆی هەر لە سەرەتاوە بە زمانی کوردی نووسراوە. دکتۆر عەزیز گەردی زمانەکانی فارسی و عەرەبی و هەروەها ئینگلیزی و فەڕەنسی و ئیسپانیشی زۆر بە باشی زانیوە. دکتۆر عەزیز گەردی لە بواری پەروردە و فێرکردنە ڕۆڵێکی باڵای هەبووە. چەندین ساڵ لە قوتابخانەی ئامادەی ڕزگاری و قوتابخانەکانی دیکەی شاری هەولێر وانیوتۆتەوە. زیاتر لە 36 کتێب و بەرهەمی ئەدەبی گرنگی جیهانی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی هەروەها ماوەیەک لە کۆلێژی زمانی زانکۆی سەلاحەدینیش لە هەولێر مامۆستا بووە وا لە ڕێگەی بەرهەمەکانیەوە خزمەتی گەورەی زمانی کوردی کردووە. دکتۆر عەزیز گەردی نووسەر و وەرجێر پیاوێکی تەنیا و گۆشەگیر بووە هەروەها بۆش ناسراوە بووە یەکێک بۆ لە نووسەرانی کە هەمیشە خۆی بە دوور خستووە لە میدیا و چاوپێکەوتنی کەم بووە. چەند مانگێک بەر لە ئێستا بەهۆی سزبوونی گورچیلەکانیەوە عەزیز گەردی چووەتە دەرەوەی وڵات. لەوێ دوای چارەسەر پزیشک ناچارە بێت یەک لە گورچیلەکانی بۆ دەربێنێت. دوای گەڕانەوەی بۆ هەولێر با چەند ڕۆژێک تاکە گورچیلەکەی دیکەشی تووشی ئازارە بێت. ئەمڕۆ 6 حوزەیرانی 2022 نووسەر و وەرجێڕی ناوداری کورد مامۆست دکتۆر عەزیز گەردی لە تەمەنی 75 ساڵیدا کۆچی دوایی کرد.